داواکەی نەخوای گەورە کەم دەم و چاوانە بپارێزێ لە ئاگری جەهەنەم. واللهی تەحەملی ئاگری جەهەنەم ناکەیت. دەتۆ هەچ کاتێ دەستی پەنجەیەکی خۆت نابە بانسۆپەیەکەوە بان ئاگرێکەوە ئەو کاتە تەحەمل بکە. بۆیە تابعی ئاوایان نەکرد، دەستی خۆیان نەستانە بان ئاگرەکە، هاواریە کرد. کاتێ هاوارێکە داویت ئاگار دە خۆت بیایی نەفسەکە. بۆ حرامە خۆی، بۆ کیبرت گرێ، بۆ فیزت زلە، بۆ خەڵک بەکەم دانەی، بۆ کوفرەکەی، بۆ نیفاقەکەی سەبر بگرە. پەنجەیەکت ناتوانێت لە بان ئاگرەکە. چجا ئەو لاشەیە لا يموت فيها ولا يحيا، تایە نامرێت نەجاتی بێ و ڕزگارشی نابێت کەوا ژیانێکی خۆش بەرێتە سەر. ومن يأته مؤمنا، ئەوەی بگەیتە لیقای خوا ئیماندار بێت، ئەو ئیمانەی کە خوا لێی داوا کردووە، بەڵام لە دوای ئیمانەکە قد عمل الصالحات، ئەمجا کردەوەی چاک بکە، هەر ئیمان